ئەوە سەری ساڵە خەڵکی حەفلاکە ئاڵێ خوا کوڕی هەیە تۆ بێ بڕۆی داری سەری ساڵ بکڕی. کابرایەکی موسڵمان باشە وتمان خەڵکێکەیە لە ئەوروپا تەماحی ئەوروپی بوون و کۆمەڵی مەساڵحی دنیای وای لێکە ئەڕوا فتوایە لەم لاولە و لایەنێ لەبەری لەو ناو مجتەمەعاتی کوفری بەعام کوفرادا ئەمشێ. کابرا لە سلێمانی من بینیومە عارەبانەیە سەرەکەم گوڵۆ بسەر ساڵی داوە لە عارەبان قوربە بان سرت. کابرایە وەکو تو لەفە فرۆش، کابرایە وەکو تو داما و مەطعەمێکت هەیە بەس موسڵمان نەکبەت و داما و دێلایت و نانەخوا. فرسیارشی لێ بکە گۆشتەکە لە مامۆستا لەخوا بەزار بێ خۆمان سەرێ بڕین لەم لاوە گوڵۆپ و داری هەڵواسیەوە کە خوا کوڕێ بێ وەلعیاذ. فبۆیە تۆ کاتێک کە موسڵمانی ئیمانداری ئەبێ بەرامبەر بێ باوەڕان تونبی چۆن ئەچیتە شوێنێک چۆن ئیشێک ئەەکەی کە واتاکەی ئەوە بێ ئینسانی موسڵمان وەها بیر کاتەوە بڕوا خۆشەویستی بۆ بێ باوەڕ بێ ڕقی لە ئیماندار بێ. ئەو کەسەی ئەڵێ ئەوە مەکاڵ کورە بابە تۆ تونڕەوی کورە قوڕ بەبان سرت بەخوا تۆ دینەکەی خۆتت نەدۆزیێت. بابە ئیساکە من پێم خۆش نییە منیش خۆم و ماڵ و ناڵم بڕۆم بۆ ناوم عەشاماتە وەڵڵا حەزم لێتی وەکو خۆم توش حەزم لێتی. بەڵام کاتێک کە شتێکت لەسەر حرام کراوە لە شەرع تۆ نابێ بەشداری لە شتێکاکەی کە دینی تۆ نییە. کام لەو بێ باوەڕانە ڕۆژێ لە پێناو خوا بە ڕۆژووە بن، ڕۆژێ لە پێناو خوا بڕیاریان داوە جەژنێ وەکو جەژنەکەی تو بکەن. بۆیە زۆر گرنگە بە یەک هەنگاونان دوور ئەکەویتەوە لەو ئیسلامی کە وەها پەروەردگار نردوێت.